بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برزان بنراني كنالي ديمن لبرنامج روناهي لألقي شتر هاتينا وخزمتان علين بناوي خواي قورو مهربان دس بي أكين رمضان كوتاي بي هاتوا الحمد لله سباس بوخوا إساكا دواي ججن أبي بشويك بدين براسي سوپاسی خوای ئەوێ نوێژەکانمان عیبادەتەکانمان تاعەتەکانمان ڕۆژوەکانمان ئەو هەموو پرسشانەی کە کردومان هەمووی سوپاسی خوای ئەوێ لە خوا بەزیاد بێ. بابەتی ئەم جارە حەز ئەەکەم بابەتێکی سەیر و سەمەرە بێ ینی کەمێک لەو قسەیەوە ئەچمە ناوەڕۆکی بابەتەکەمەوە کە هەموو ئینسانێک لە ژیانە هەوڵی ئەوە ئەدا کە بە تەبایی بژی بە خۆشی بژی بە ئاشتی بژی بێکێشە بێ کاتێک کەسێک گەنجێکە ئەوێ هاوسەرگیری بکە بۆ نمونە کە پرسیاری لێکەی بۆ هاوسەرگیریەکەی ئەڵێ بۆ ئەوەی دابمەزرێم بۆ ئەوەی ئیسراحەت بکەم بۆ ئەوەی بحەوێمەوە هەمومان بە شوێن حەوانەوەین هەمومان بە شوێنی ژیانی خۆشەوەی هەمومان حەزەکەی ژیانمان ئیسراحەت بێ دوور بێ لە کێشە دوور بێ لە مەشاکل دوور بێ لە شەڕ دوور بێ لە ئاژاوە دوور بێ لە ئاشوب دوور بێ لە هەموو ئەو هۆکارانەی کە لە یەکماندا ئەبڕێ بەڕاستی بۆ یە کاتێک کە ئێمە لەگەڵ کەسانێکە بۆ نمونە تووشی شەڕ و ئاژاوەیە کە بین دڵمان تەنگە بێ دڵمان ناخۆشە بێ ژیانمان تەنگ و تاریکە بێ بەڕاستی هەمومان وێڵین بە شوێنی ژیانێکی ئاسوودەوە. پرسیارەکە لێرەیە ئێمە چۆن وا بکەین ژیانمان نەوعانما ئاشتی بێ یعنی هادئ بێ بە عەرەبیەکەی یعنی ژیانێکی خۆش بەرینە سەر هەم لە نێوانی هاوسەرەکانە هەم لە نێوانی تاکەکان خۆمانە. ئەوەی کە من بیستومە ئەڵێن لە دەڤەری هەورامانە کە ئێستا ئێمە بۆ خۆمان لە بیارەی شەریفە یەکێکە لەو شوێنانەی کە کەمترین تونند و تیژی تیادا ئەنجامەدرێ یعنی ئەوەی کە باس کراوە و لەلایەن دۆست و ئەحبابەوە بینراوە و بیستراوە ڕێژەی تەلاق لەم دەڤەرەیە هەر زۆر کەمە جیابوونەوە بابەتی ئافرەت و بابەتی لە ئافرەتدان و ژن کوشتن و ئەو بابەتانە هەر نییە. ئەمانەوێ بزانین هۆکاری ئەم کەمی کێشەی کۆمەڵایەتی لێرە چییە؟ طبعاً هەندێک لە ئەو بەڕێزانەی کە باسیەکەن ئەڵێن ئاستی ڕۆشنبیری لێرە زۆر بەرزە هەندێکیانڵێن نەخێر لەبەرەوەی دینداری لێرە زۆر بەهێزە بۆ یەک کێشە و مەشاکل کەمترە. ئەمانەوێ بزانین هۆکاری ئەو ئاشتی و پێکەوە ژیانە چییە کە لێرەیە بوونی هەیە وای کردووە تاکەکان زیاتر بە ئارامی لە پەناییەکە بەحەوێنەوە و لە ناو ئەوەشە کێشە خێزانیەکان زۆر کەمە ئەچینە لای خۆیان چەند کەسێکە دوێنین چەند بەڕێزێکی خەڵکی ئێرە وا ئەکەین بزانین هۆکارەکەی چییە تا ئێمەش سوود لە ئەو خاڵانە ببینین و بزانین ئەو کەسانەی کە تووشی کێشەی کۆمەڵایەتی ئەبن لێرە چۆن چارەسەری ئەکەن لەگەڵمانە بمێننەوە ئینشاءڵڵا لە خزمەتتانەیە فەرموو. جیەکی زۆر بەڕێزم بینیوە حەزەکەم ئەو پرسیارەی لێ بکەم بە حکمی ئەوەی کە جەنابیان خەڵکی ئێرن پێڵێن سڵاوت لێ بێ ئەحواڵ باشە کاک حاجی یاخوا سەلامت بن. پرسیارەکەم لەم بەرنامەیە ئەوەیە ئەوەنەی بیستومانە ئەڵێن خەڵکی دەڤەری هەورامان لەخوا بەزیاد بێ کێشەی کۆمەڵایەتیان زۆر کەمە بە تایبەت لە کێشە خێزانیەکانە جیابوونەوەی ژن و مێردە بۆ نمونە تونند و تیژیە بەرامبەر ئافرەتان ئەمە هۆکاری چییە؟
لو كان قرأته بو ما كان من بيارا پەروەردەی خانەقای شەریفی بیارین اینجا بیارش ئەو هەموو شێخە و شتێتیابوان لە شعلانی شێخ تەقەڕادین شێخ عوسمان ئەمانە چەندین فەقیە لەوێ دەرسیان خوێندووە و بوون بە مەلا کە بوون بە مەلا تەوزیح کرابەتە دێکانە ئەمە یەک دووەم ئێمە گەورە بە بچووکمان نەبووە ژن بە ژنمان نەبووە تەلاقبوونەوەمان نەبووە یعنی لێرەیە ژن بە ژن نەبووە قەت نەبووە قەتڵمان نەبووە لە کۆنیشا ئێمە خۆمان لێرە عەشیرەتی گەلانمان پێڵێن عەشیرەتی کەشمانەی پێڵێن عەشیرەتی سمێڵ لە ژیان تا ئێستا دژمنکاری نەبووە گەورە بە بچووک نەبووە تەلاقدان و جیابوونەوە نەبووە ئێمە بەو شێوەیە دنیامان بەڕێ کردووە لەم بیارەشە باشە کاک حاجی ئەم بابەتی جەنابەت باسێکە هەر لە دێر زمانەوە لە کۆنیشا نەبووە هەر نەبووە منەوەتیم تەمان هەفتا یەک ساڵە ئەوتی منی بیریمە لەخوا بە زیاوی هیچ قەتڵێکمان نەبووە عەشیرەتگەری نەبووە بەسم ئەم ژن و ژنخوازیە وەختەش نەبووە لام وایە درۆم نەکرد لە بیارە بووە جمنکارێکی بەسیت بووە پیاوێکی کوشت بێت دوو ژنیان ناوە بە بخوێن پیاوەکەشمان هەبوو کوژرا ئەویش سڵحیان کرد بە 100 دیناریە وەختە لەوە نەبووە هەتن نەبوو بە دوو ژنەکەم نەڵێم دراوە بە خوێنە تەمەند لە بەرەوەی ئاژبنەوە هیچ کێشەیەکان باشە کە کێشەیەکی خێزانی دروستە بێ جنابەت ئەگەر کەمێ بیتە پێشەوە کێشەیەکی خێزانی دروست بێ ئێوە چۆن هەوڵی حلکردنیە دەن چارەسەرکردنی چۆن هەوڵێ دەن هێژە شتێگە تەلاقمە دوێت تەلاق بەتوێتە بێنیان پەنا بە مەلا بین تەلاقەکە چاکەینەوە ئەگەر ئەوەش نەبێت تەبعاً قێخامانێ وەکو مختار پێماقلی یارەمانێ شتەکە حەلیەکەن وەڵخاست حەلیەکەن کێشەی عشایی کێشەی عشایی بەڵێ جیابوونەوە بە دەگومە نەبوو لە بیارە لەخوا بەزیاب نەبووە تەلاقدان نەبووە گەورە بە بچووک نەبووە ئەڵێن هەورامیەکان زۆر ئافرەتیان خۆشەوێ ڕێز لە ئافرەتە گرن ڕاستە هەمووی وایە ئارەوەڵا ئەمە هۆکاری چییە؟ وەڵا بڵێم چییە هۆکارەکەی احترامی یەکترەگرن و هۆکارەکەی هەرە وایە ئاوا بەڵێ چکە بەڕاستی یعنی سیمایەکی زۆر جوانە شارەدەیەک دەڤەرێک هەمووی بەیەکەوە ڕێز لە ئافرەت بگرێ هەمووی بەیەکەوە وا بکەن کە لە ناویانە تەلاق بوونی نەمێنێ لە کێشە کۆمەڵایەتەکان خۆیان چارەسەریکەن کە بەڕاستی ئەمە پێویستە کۆمەڵگەی کوردەواری لێ ئاشنا بکرێت ئێمە زۆر سپاس دەکەین کاک حاجی خۆشحاڵ بووین بە ناسینی جنابتان ئەزمموی جنابتمان فێر بووین یاخوا سەربەرز بن سپاسانەکەی ئاوا سەلامت بن یاخوا لە شتان ساغ بێ لەو پێشەوە چایخانەیەک هەیە کۆمەڵە گەنجی لێیە حەزەکەم بچم بۆ لای ئەوان و ئەوان وەرگرم لەگەڵمان نابمێنەوە ئینشاءڵڵا فەرموو لە بەردەمی یەکێک لە چایخانەکانی ناو بیارەیە کۆمەڵە گەنجێک دانیشتووە حەزەکەم وەریان گرم ئینشاءڵڵا بچمە لایەن سەلامون عەلەیکوم چاکە شکر ئەحواڵتان باشە دانیش ڕەحمەتان لێبێ وەزەتان چۆنە من ئەلێرە دانیشم بەس ئێستا یەکێکی ترتان لەگەڵ هابوو چی لێ هات وەڵی ئەو تۆزێ حەساسیەتی بوو بە کامێرە بەخێر سەر چاوەکان یاخوا سەلامت بن خوا لێ ڕازی بێ زۆر خۆشحاڵ بووم بە بینینتان ئێوە خەڵکی ئەم دەڤەرن ئەم بڵین بیارە ئێمە خەڵکی بیارین هەردوو کشمان برێ تخوا ئەڵێم خوایە بەیەکە چن خوا لە یەکتان نەکە پرسیارەکەم کۆمەڵایەتیە ئەوەنەی بیستومانە ئەڵێن لە ناو هەورامیەکانە کێشەی کۆمەڵایەتی زۆر کەمە یان جیابوونەوەی خێزانی هەر زۆر دەگمەنە شتی وا ڕاستە و ئەگەر وایە بۆچی ینی مەسەلەن هۆکار چییە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم خۆی مامۆسای جیابوونەوەی خێزانی لە هەموو شوێنێکە هەیە بەڵێ ئێستا تۆ حالی نەم دەخەی کە من قسە بۆ جەنابەت دەکەم حاڵەت هەیە بڵێن بۆ لە چاو جاران کۆنتریش بوو بێ ئێستا تۆزێ تازەگەری هەیە بە شیوانی زۆری تایە ئەنجا بەس چییە خۆی هەورامی ئەوە نەبێ من خۆم هەورامی قەومێکی مسەقەفە مامۆسا ئێستا من خۆم ژیانی ئەوسەرەتیم پێگەناوە کاتێک کەڵاوی لەگەڵ عەلەیەکەیەکەی بەس کچەکە حساب نییە بنەماڵە یەخوێنێتەوە هەورامی بزانێ باوکیشی چییە پێشتر چی کردووە خزم و کەچووکاری ناسراون جاجەنا بەگە بزانی تۆ کە تێکەڵاوی لەگەڵ عەلەیەکەیەکەی مەعروف بن غەڵەت کەمترەکە لە چاوەیەکە کابرا بوون منە هیچ نەبێت نێم تێگەی هەورامی خۆی مسەقەفە کەم سەقەفە محاولەکە عایلەیەکی مسەقەفیش تێکەڵی خۆی کە ئەمە کەمتر دەورە بینەوەی کە کابرا جیابێتەوە ئەنجا ئێستا ژیلی خۆی ئێستا من خۆم خێزانم پێشترە بۆ نمونە باوکم و دایکم و باپیرمەوەن
حانە حاڵە دێ لە سەردەمی وانە کراوە ئێستا هەنە شتێ پێویست ناکات بۆ نمونە کڕووکچەکە سەری خۆیان پێوە بری ئێشێنن بۆ نمونە هەنە مەوزوعی لەسەری ناڕوە تۆش هەموو شتێک ئافرەت زۆر لەسەری نەڕووی تووشی کێشە نابی مامۆستا ئەوە ینی ئێستا ژیرەکە بۆ خۆی تێگەشتنەکەی ئەوەنێ کە تۆ بتوانانی بژی هەورامی زۆرەوە نییە بەڵام من فێلامەوێ ئەمە تۆزێ کێشەیە مامۆستا باوسەدێتی تۆ بۆ نمونێ من خۆم ئێستا داهاتم 500,000 بۆ نمونە خێزانم بڵێ من 2 ملیۆن مێ مانگانە ئەی تۆ کە نەبێ لە شووی بینی ئەمە تووشی کێشت ناکە ئەگەر پێشتر ئەیتفاقش دەبێت یانی ئەمەیە هەورامی مسەقەفە هەورامی تۆزە لاشەڕە هەورامی تااقەتی هەنێشتی نیەتی ئەمەیە ئیتر بۆیە وەساکە باش ماوەتەوە شکرتا ئێسا باشە ئەی جەناب تەڵی چی وڵی هاوڕای براکەتی وڵا قسەکانیم بەدڵە و اینجابا من زیادەیەکی بۆ بکەم قسەکانی ئەرۆڵا اینجا بڵێ هەوڵی چێ ئەوێرێ بڵێ بەدڵم نییە کۆرەوەڵا قسەکانی زۆر جوانە کامتان گەورەترن وەڵای ئەگە خراپیش وێر بڵێ باشە ناوێری بڵێ وانە بۆیەزانیت چی ئەم سەقافەت و تێگەیشتنەی کە لە هەورامانە هەیە بە تایبەت ئێمە هی تازن ینی زۆر کۆنە سیکە با من شتێکە پێ بڵێم لە سەردەمی جاهیلیا وەختی عەرەب ژن و ئافرەت زیندە بەچاڵ کراوە بەڵام هەورامی ئەو کاتە شورای هەبووە ئافرەت مافی دەنگدانی هەبوو ینی سیکە لەو کاتەوە سەردەمی جاهیلی عەرەب ینی و کاتە کە هەورامانە بووەمانە و مافی دەنگدانی هەبوو ینی شورا هەبوو باشە ئەم زانیاریە سەرچاوەکەی کوێیە وەڵی سەرچاوەکەی کوڕێکی نووسری هەورامی ڤیددیۆیەکی دانابوو من لەوم وەرگرتوەوە ئەو کاتە دەنگدان کراوە بۆ ئەوەی مەسوولی شورا وەرگن ینی ها سەرۆکی شورا ئافرەت لەویا توانێتی دەنگ بات ینی وەشتێکی زۆر گەورەیە بۆ هەورامان ینی بۆ شوناسی هەورامان اینجا لە هەورامانی شاو حاڵەتە بۆ چی کەمە ینی تەفاهم هەیە لە بینی خێزانە بە تایبەتی ژن و پیاوە ینی مۆزۆعەکان وە گەورە ناکەن ورد ناکەنەوە دەتوانن بە هەنێ مەوازۆ ینی یەکتریتی ئەگەێنن کە کێشەکە گەورە نەبێ خۆی ئەم کێشە هەرهەشە ینی هەیە لە هەورامانی ژەیە بەس تۆ بێ بە ڕێژەیی قسە بکەی توی بڵێ لە هەورامانە کەمتر بەراورد بە شوێنەکانی تر کەمترە ینی ئەوە نیە بڵێ ماڵێ ئەوە نییە بڵێ لە هەورامانە نییە بەتەئیشید هەیە بەڵام بۆ نمونە حاڵەتی ژن کوشتن تا ئێستا لە بیارەیە نییە ئەوەی کە من وەرم گرتووە لە بەتەمەنەکان و مێژووی هەورامانەوە نەمبینیەوە ژن کوشتن هەبێت باشە هۆکاری چییە؟ هۆکاری ناڵێم تەفاهومەکەیە ینی لە یەکتی ئەگەن سەقافی لایەنی سەقافی لایەنی کۆمەڵایەتی اینجا دینەکەش پێی ئەو شتەی هەیە ینی لە ڕێو دینیشەوە تۆزێ ئەم منتیقەیە پێویست زیاتر پێویستە بە دینەوە بە بۆنێ و خانەقایە و اینجاوانەوە لە ڕووی دینەوە شتانە قەدەغەیە لێرەش پابەند دەبن بۆ ڕێنمانیانەی کە لە دینا هەیە پابەند دەبن اینجا خۆشی خەڵکەکە لە ڕووی سەقافیەوە سەقافیشی بەرزی هەیە بۆیە لەوە تێگەشتووە کە بابەتەکان گەورەکەن و بەلا ڕێیا بیبن و شەڕ و ئاژاوە دروستکەن بابەتەکان بە چەندینە حەلەکەن بەڵامی تر هەشە ینی بە ڕێژەی پێم وتی قسەکەم حاڵەتی ژەیە ینی توێمە ناتوانین بڵین شتیوا هەر نەبوو ناشبێ بەڵام بە ڕێژەی ئەگە قسە بکەی هەورامان زۆ باشە لەو حاڵەتانەیە لە چاو مەتێقەکانی دەوروبەر و کورسان خۆی لێرە ژیانی هاوسەرێتی هەورامیەک بۆ دروستێگا لەگەن نەفرێکەیە گرنگەوەی لەسەر بناقی ئەوە پێشێنن کە قەناعەت بەم ژیانە ئەم ژیانە قورسە بەس تۆ کە قەناعەتە دەبوو هەنە شتەیە وەلاوی ئەنێ ژیانەکە سادە بەڕێوە ئێبات و تووشیانی حاڵە ینی تۆ پێ دوایە ئەو کەسانی کە تووشی کێشەی خێزانیە بنیان جابوونەوەی خێزانیە بن کەسانێکن قەناعەتیان نییە کەسانێکن دەستیان لە ژیانی خۆیان بەرداوە جیلی ئێسە مامۆسا هەمووی ئێسە بۆ منە جیلی ئێمە جیلی 95 و 6 و 7مانە ینی ئەوەی هات بە مەشکیا ئەیکا بۆ نمونە چڕوێکەوە بۆ نمونە حەج دایمەن چاو لە سەری خۆیەکە ئێستا بۆ من ناتوان وەکو وەزیر تەسەڕف بکەم هەنێ شدەیە بۆ من گونجاو نییە هەنێ شدەیە دەستورەکە ڕێگەم پێ نایە بیکەم خەڵکی بۆ منە خوارەوە تامان هەمووشی نابەس لە هەموو شوێنەکەیت کەم تا زۆر قەناعەتی بەمە نییە ینی هەنێ شدێ لە نێوانیان ڕوویە زۆر بەسیتە توانای حلکردنیان نییە ئەویانی ئەوەیە بووی حاڵەتەکە زۆر زۆرە لێرە بە حەڵمەوە شوێنەکە ئێمەجەوە لەس کراوە نییە و بتوانانی تۆ چاو وەکوانی خوارەوە چاو لە دەربین بی ئەوە حاڵەتەکە بەسیترە بۆیمە ئەگەر بچینە لە ئەم کاک حاجی السلام عليكم أحوال باشا شكر يا أخوة سلامت بي جنابة خلشي هوراماني والله خلقي ديارم الرحمة اللي ببرسياري كم هبو ألين هورامي كان لخوابة زياد بي كيشي كومالايتيان زور كما بالله يا جنابة وكو بتمنيك هو كاركي بوشي أقرني تو والله خلقي ما ريكو بيكم مثلا
هینیتیان نییە بڵێ غەرزکاری و ئەم جۆرەشتانە بەڵێ ینی ئێمە ئیسە من بە نسبەت خۆمە هەمووی ئەم خەڵخە وەکو براسێرەکەم وەکو دراوسێم وەکو براسێرەکەم ئاوای کێشەی خێزانیشتان کەمە ناکێشە خێزانیمان نییە ماشەڵڵا نییە لەخوا بەزیاد خوا زیاد ئەی ئەوە هۆکاری چییە؟ والله ئیتر ئەڵێن هەورامیەکان ڕێز زۆر لە ژنەگرن طبعا ئەویش مافی هەیە مافی هەیە مافی هەیە ئەویش بەڵام ترخۆ من کۆی لێ نییە تۆ هەر تێخوڕیوەمانە نا وای. ئەویش مافی هەیە بەشی خۆی ئارێ وڵا باشە ئێوە چۆن لە سەردەمی خۆتانە کێشە کۆمەڵایەتەکانتان چۆن حەلە کرد؟ والله من بە نسبەت خۆم و هەفتا و شەش ژنەمێنەوە تایسە قڕەیەکمان نەبووە لەگەڵ خێزانە هەتا ئێستا تایسە یەک قڕەمان نەبووە ئارێ وڵا لە هەفتا و شەشەوە هەفتا و شەش تایسە هەتا ئێساکە کێشەتان نەبووە؟ ناوەڵا هیچ کێشەیەکمان نییە لەخوا بەزیاو بێ آخە ئەمە گەلێک ئەمە نمونەی زیندووە نا بۆسە بۆسە یەک دەخە بۆسە ئەم برادێکی ئەمە قسەیە گەورەیە لە هەفتا و شەشەوە هاوسەرداری ئارێ وڵا هەتا ئێساکە کێشت نەبووە لەگەڵ خێزانخوا خێزانتان؟ بەزیا بێ نەوەڵا کێشەمان نەبووە دەخوا بەزیا کاک حاجی تۆ ئەبێ لە شوشەیە دابنرێ ئەبێت تۆ لە شوشەیە دابنرێ بە ڕاستکەی بەڵام ئەزانی چۆنە ئیسە بڵێ من ئەو خێزانەمە ئەویش بەش خۆی مافی هەیە نابێ من هەر بڵێم ئەم وانیەوە موانیەوەمانە ئەویش بعض حاڵەتێک قسەیە ئەکا کە ئەزانی قسەکەی ڕاستە بڵێ تەواو ڕاستەکەی ئەگەر ڕاستیش نەبوو قسە مەکە جوانە. لە هەفتا و شەش ژنەمێناوە تایسە قڕەیەکمان نەبوو لەگەڵ ژنە لەگەڵ ئەم برادەرانە دراوسێنێمە خوا بەڕاست بەستێکمان بێنە وەڵا ئەتر لەخوا بەزیا بێنە کێشەشمان بۆ نێژێ 5 خزمەکاری تۆشم بووە سییان چوارێکیان ژنێنەوە سەیەکی زۆر زۆر دقیق و جوانت کرد سێ کچیشمای هەمووی شویان کردووە ئەم ئەدانێت تایسە ئەوان ژنە کێشەیەکیان نییە ئەزانی چی ئەمە ئەو ئیسە قسەیەکی کرد ئەگەر دیقەتتاندا بێ نهێنی سەرکەوتنی هاوسەرە کۆنەکان ئەم قسەیە بوو کە ئەم کاک حاجیە کردی ئەڵێ لە کاتێکە ئەو تووڕە ئەبێ غەڵەتەکە غەڵەتی من بێدانی پیانێم غەڵەتەکە غەڵەتی ئافرەتەکە بێدانی پیانێ تەواو پیاوەڵێ من پیاوم بشفڕی من پیاوم غەڵەتەکە هەر هیچێ بێ هەر ئەیخاتە سەر ئافرەتەکە نابێ نیە نابێ نەوەڵام منەگە غەڵەتەکەی خۆم بێ گەورەترە کاتەوە ئاگرەکە خۆشتەکە هەرە وڵا براوایە بەخوا من لەخوا بەزیاو دێت تا ئیسا تێ خەلێکمانتیانە بوو لەخوا بەزیاد ناوەڵا دوعای خێرتان بۆکەی ئەوەیە مامۆستا کە منەڵێم بۆ منەڵێم هەورامی مساقفە ئەم جیلێ تۆ سەرنج بە سەری ئەو جیلەکە سەری جیلی خوارەوە کابرا بۆ منە لەوانێ دکتۆر بێ دوو قسەی پێ قبول ناکرێت سێ ژنیێنەوە هەیە مهندیسە دوو قسەی پێ قبول ناکرێت ئەم لە هەفتا و شەشەوەم قەنەعەتی بۆ دروست بووە سەری هەورامی چەند مساقفە مامۆستا باشە پرسیارێکی زۆر حساس لە لای ئێوە دوژن و سێژن هەیە دوژن بووە بە سێنا نەبووە نا حاجی محەممەد دوانی بووە مەسەن خاڵۆم چە حاجیان دوانی هەیە بە یەکی شەوە بوونە هیچ کێشەشان ناوەڵا کێشەیان لەخوا بەزیاد نەوەڵا کێشەیان لەخوا بەزیاد دەن خاڵۆم دوانی هەیە کێشەی نیە الحەمدولله ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە بینینتان یاخوا سەلامت بن سەربەرز بن حەزەکەینە و گەنجانش قسەمان بۆ بکەن لەم بارەیەوە ئەڵێن چی دێم بۆ لاتان جەنابتان هەورامی نەزانم سەلام عەلەیکوم کۆرە هەمووتان معلوماتتان زۆرە ئەحواڵتان چۆنە ئیسا پرسیارتان لێکەم ئەرێ توخوا وەزعتان چۆنە باشە شکر یاخوا سەلامت بن موالیدی چەندن ئێوە بەعام 2000ەکان باشە ئەڵێن لە ناو هەورامانە کێشەی کۆمەڵایەتی زۆر کەمە بەراورد بە دەڤەرەکانی ترە هەیە ئەزانم بەڵام زۆر کەمترە کێشەکان وەگەوەی نایەڵێن بۆ لە ناو دوو ئایلەیە کێشەیەک ڕووەیە نایەڵن بچێتە دەرەوە لەو دوو ئایلێ زیاتر خۆیان کۆ بنەوە کێشەکە حەلەکەن گەورەی ناکەن یاوێ ئەیکەن بە لایەکە ینی یا ئەم لای یا ئەو لە زۆر مشکلەکەەوە نییە بچی دادگا و ئەو شتانە یا گەر بکەوێتە دادگا شتانە شوێوەکە بە شێوەیەک کە گەورە نییە شتەکە بڵێ خەڵک بڕوات و لەم لاو شەڕی نازانم تایفەی و ئەو شتانی لێ بکەوێتەوە دوژمنداری زۆر لێرە باوی نییە ناوەڵاش کرد ئەلحەمدخوا بەزەبێت تۆ چێڵێ وەڵا حەج نییە نیژەر وەکو ئەو کۆپی پێستە وەڵا کۆپی پێستە
ئەمە هەر لە بیدایەتەوە زانیم وتی من قسە ناکەم حەزم بە قسەکردن نییە یاخوا سەلامت بن خۆشحاڵ بووم لە دەردووبەڵا دوور بن ئێمە بۆیە هاتوین بۆ ئێرە تا ئەزمونونەکانی ئەم دەڤەرە تاقی بکەینەوە و تێبگەین بزانین کە بۆچی ینی هۆکار چییە نەک لە بەرەوەی کە حەز ناکەین نە زۆر حەزەکەین ئەڵێن هەورامی ڕێز لە ئافرەتەگرێ ئەڵێن تەلاقیان تیا کەمە ئەڵێن جیابوونەوەی خێزانی و تاکەکان زۆر کەمە بە بەراورد بە دەڤەرەکانی تر طبعاً ئەمانەوەی هۆکارەکەی بزانین چییە تا بیگەێنین بە خەڵکی تر دووبارە زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەو چایە خۆشەش بەڕاستی چایەکی زۆر خۆش دەستان خۆش بێت سەربەرز بن یاخوا پێشەوەی بێمەلای لەو پێشەوە یەکترمان بینی وتی ئێمە ئافرەت بڵێ ماست ڕەشە ئەڵێن ڕەشە سلام علیکم علیکم السلام حاڵتان باشە یاخوا سەلامت بن هۆکاری ئەو قسەیەکی بوو کە لەوێ پێمت وت وڵای مامۆستا پێشەشی بە خێراتنجی گەرمتانەکەین بۆ منتیقی هەورامان یعنی زۆر پێمان خۆش بوو بە ڕێژی وەگوی سەردانی منتیقانە بکە کە بزانن پیاوی هەورامان لەگەڵ ئافرەتا چۆنە خۆی منتیقی هەورامان هەمووی خزمە بڵێن هەمووی دۆستە هەمووی تێکەڵە بەنسبەت زەواج و شیشەوە ئەم پورزە ئەو خاڵۆزە ئەو بەرە بەرەتر ئەوە نەخ شتەکەینە هەز ناکە کە ژنی بێگانەی هێنابێت و بە تایبەت ڕێزەکەی بۆی ئەگرێت کە هەمووی خزمە ئەڵێن کێشەی کۆمەڵایەتی لە ناو هەورامیەکانە زۆر کەمە قوربان بۆچی هۆکار چییە هۆکارەکەی و بەڕاستی زۆربەی کاتەکان ئینسان هەیە پیا و هەیە 24 سال لە دوکان و شتە مەشغوڵی دەروێت کە ئاچێتەوە ماڵیشەوە بەڕاستی ڕێزی خانەوادەکەی گرێت پیاوەکەش کەچێتەوە ئەم ژنە ڕێزی پیاوەکەی بە تایبەت دەگرێت و خۆشەویستێکی زۆر لە بێنمانە ینی هۆکارەکەی ڕێزگرتنەکەیە هۆکارەکەی ڕێزە هۆکارەکەی بۆ نمونە ژنی هەوراین بەڕاستی لەگەڵ پیاویە تایبەتە کە ئەڵێ قوربان ئەو ماستە سپینی ئەڵێ قوربان تەواو کە بڵێ ڕەشە مەجوور بڵێن ڕەشن باش ئەمە هەر پیا وایە یان ئافرەتی جوایە پیا بڵێ ماست سپیە ئافرەت ناڵێ ڕەشە خۆی قوربان ڕێزگرتنی ژن و پیا و هەموو شتێک ماڵەوە نییە بڵێن تۆ من ماڵم هەیە و بەڵام ئاژاوێتیا بێ ماڵ هەموو شتێک لە پێش ینی ڕێزەکە ئەساسە لە پێش ماڵ و شتەکەیە بۆیە منتیقی هەورامان بەڕاستی ژن و پیاوی زەواجیان زۆر شتێکی جوانە باشە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لەم دەڤەرەیە پێشتر چۆن بوو وەکو چۆن سەردەمی ئێوە هەستەکەی سەردەمی ئێوە باشتر بووە لەم سەردەما وەڵاهیمان نازانم پێ مەبەستم چییە منتیقی هەورامان لەنا بێکێشین منتیقی هەورامان بەڕاستی پیاو کوشتن مەسەلەن ژن سووتان ماڵ سووتان ئەو شتانە لە منتیقی هەورامانە زۆر کەمە یعنی بەڕاستی مەبەستم چی هەورامان هەمووی کە تێکەڵین ژنەکەت بڵێ قوربان بەیانی ناچی دەرۆ ئەوە نە خزمەت تێ نزیکە مەجبور ئەڵێ ناچ بە قسەیەکە ماڕەوەڵایەکە قوربان هەیە یاخوای گەورەت لە دەر و بەڵا هەمومان دوورکە ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە بینینی جەنابتان سەربەرز بن دووبارە داوای دوعای خێرتان لێکەین ئینشاءڵڵا بەبێ کێشە ئەبن هەموو لایەک هەوڵە دەین ئەزمونونەکانی جەنابتان بگوازینەوە ئەوەی کە کێشەی هەیە ئەوەی کە بڵین مەشاکیلێکی هەیە هەوڵ دەین لە یەکتر فێربین ئەزمونونەکانی یەکتر تاقیکەینەوە زۆر سپاس بۆ جەنابتان سەربەرز بن یاخوا خۆی گەورە لێتان ڕازی بێت مامۆسای بەڕێ سەلام عەلەیکوم ئەحواڵتان باشە چاکە شکر یاخوا باش بن ئەڵێن لە دەڤەری هەورامان زۆر ڕێز لە ئافرەتە گیرێ هۆکار چییە مەسەلەن چۆنەوە ئاوا هەموو پیاوێک لێرە ئەوە ڕێز لە ئافرەتە گرێ بەڵێ ئەلبەت بەخێوێن سەر چاوم سپاسدانەکەم بۆم دەرفەتە شتێک هەیە لە زانستا پێی دەوترێت لە زانستی پەیوەندەکانە پێی دەوتێت تۆلێرەنس
تۆ لە نەزیانی تەحمل یانی چەندێ بتانی وە کلاسیک بکشی لەگەڵ چواردەوری خۆدا لەگەڵ نزیکەکان لەگەڵ دوورەکان بتانی تەحمل و زیاد بێت ئەمە پێی دەوترێت تۆلێرانس تەرورەنسی کۆمەڵایەتی پێم وابێت لە هەورامانە زۆرە یعنی ئینسانی بەتایبەتی ڕێگەزی نێر لە هەورامانە خەیاڵێکی ساردی هەیە لە ڕاستیە مەسلەی هەڵکردن یعنی تەحملکردن لەگەڵ ئافرەتە خۆی بۆ خۆی میکانیزمی تایبەتی خۆی هەیە هەورامیەکان پێم وا بێت لە بەشی پێشەوەی بەشایەتی شوێنەکانی دیکە لە بەشی پێشەوەی بەشە دیالکتەکانی دیکەی زمانی کوردیایە چونکە یعنی ئەوەی کە زۆرتر هەستی پیاکرێت مەسلەی تەحملکردن لای پیا و وەتۆلەرەنس لە منتیقی هەورامانە زۆر جیاوازەوە زۆرتر لە چاو شوێنەکان پێم وابێ ئەوەش هۆکارە بۆەوەی کە کێشە کۆمەڵایەتیەکان کەمترە یان تەلاق کەمترە بەڵێ بێگومان تەنانەت ینی وەکو چۆن هەندێن و سەرڵێ ئەگەر تۆ چارنیە جاری وا هەیە تۆ هەندێک پرسیار هەیە بێ هەر باسی خۆت بکە یعنی ناچاری ئەوە نییە بڵێ مەسەرەی مەدەبیان خۆڵ کێشان ڕاستە یان ئەگەر شوێنەکانی تریش سەرنج بی مەسەرەن ئێمە لە منتیقەی هەڵەبجە و سیروانوانە تاگاتە پردەکەی زەڵم بە دەرەجەیەکی زۆر ینی هەورامی تێکەڵی بەشەکانی دیکەی لەهجەکانی دیکە بووە وەکو ژن و ژنخوازی خۆشیان بەشایەتی خۆیان بووە بە هەوێنێک بۆی ئەو کێشە و مەشاکیل و یعنی ئەو گیر و گرفتانە کەم بێتەوە لە ڕەنگە بە پەیوەندی بەوە هەبێت زۆرتر تەحملکردنەکەیە مەسەلەی یعنی چەمکی تەحملکردن لای هەورامیەکان زۆر باشە لەم بابەتەیە مامۆستا کاریگەری ئاین چی بووە؟ هەڵبەت کاریگەری ئاین بە قوڵی یعنی لەسەر هەموو تاکێک کاریگەری خۆیە بە تایبەتی لەسەر لە منتیقەی هەورامانی شاخۆتان نەزانن شێخەکان لە دێر زەمانەوە ناوەندێکی معریفیان هەبووە لە منتیقەی لە تەواڵە لە بیارە بیانی بەڕەگ و ڕیشەی زانستی ئەم ناوچەیە چوونەتە خوارەوە ینی بە درێژایی مێژوو ئاین وەک بڕبڕەیەکی سەرەکی ینی بیرکردنەوە خەیاڵی ئینسانی منتیقەیە بووەوە بۆ بەشێک لە عرفعادەتی ناو خەڵکی ڕنگ بە ئەمە بەشێکی ئەو ڕێگە لەوە هات بێت اینجا پێم وابێ ئەمە شوێنێکی فێنێکی شار منتیقەی هەورامان خۆی بۆ خۆی ینی ئینسان زۆرتر هەست بە ئاسوودەیی و مرتاحیەکە لەگەڵەوەی کە تۆ زۆرتر لە ڕووی دەرونیەوە مرتاحبووی توانای پەیوەندیکردنیش لەگەڵ خەڵکیە ئاسانترە و تەحمل لەگەڵ خەڵکیە زیاترە فعلا من کەسێکی ترم دوان وتی لەبەرەوەی لای ئێمە ساردترە ئەعسابمان هادئترە وەک لە بەشی خوار و ئێمە خۆشحاڵ بووین بە بینینی جەنابتان یاخوا سەربەرز بن سەلامت بن یاخوا زۆر سپاس بۆ جەنابتان سەلامت بن یاخوا بەڕێزان ئێستا من لەگەڵ کۆمەڵی پیاماقوڵی بیارەیە دانیشتوم حەزەکەم باسێکی ئەو حەقیقەتە بکەین کە بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی لەخوا بە زیاد بێ لە ناو دەڤەری هەورامانە زۆر کەمە بەڵام ئەمە ئەمانەوێ هۆکارەکەی بزانین یعنی ئەوەی کە بیستومانە پیاوی هەورامی ڕێز لە ئافرەتەگرێ ئەمە چی وای کردووە هۆکار چییە؟ بە بەراورد بە دەڤەرەکانی تر بە شارەکانی تر کێشەی لەخوا بە زیاد بێ کوشتن زۆر دەگمەنە کێشەی جیابوونەوەی تاکەکان لە ناو خێزانە زۆر دەگمەنە حەزەکەم لەم مامە بەڕێزەوە دەست پێ بکەین سڵاوت لێ بێ هۆکار چییە ئێوە وەک باسەکرێ ئەڵێن زۆر ڕێز لە ئافرەتەگرن ئێمە لە بیدایەتەوە لە باوواپیرانمانەوە بەڵێ عرف و عادەت و تەقالیدمان وایهێناوە وا فێرکراوین بەڵێ لە ناو خۆمانە کە جیاوازی نەخەینە بینی نێرینە و مەینەواتە ئافرەتان و پیاوان باشە بای شێوەیەک جا لای ئێمە تەلاقدان زۆر دەگمەنە کە هەمووی کەسوکاری یەکین بگرە بە بۆنەی ژن و ژنخوازیەوە ئەم دەڤەری هەورامانە بگرە ئەتوانم بڵێم دەگمەنێک بێگانێت یابێ تایان نییە و مەسلەی تونند و تیژی دوای ئەوەی شتێگەیەک تەثیرەکە لەسەر تونند و تیژی یا جیابوونەوە یا مەجموعەیەشت ئەوانە لای ئێمە نیە وەکو ئیجتیماعی حیزبایەتی ئەوانە لای ئێمە ناخوێنینەوە وەک عایلێگۆ خێزانێک تەسەڕف بەکەین لەگەڵ یەکترا دایم خەڵکێکی میوان دۆسە هەورامیەکان بەگشتی خەڵکێکین ئەتوانین بڵێن پێشڕەوی هەموو ئەو کەسانەی شۆڕشەکان کە شۆڕشیان کردووە هەموو شۆڕشەکانیش لای ئێمەوە سەریان هەڵداوە بەڵام لەگەڵ ئەوەیشا
کە گەیشتە ئەوەی خوانە خواستە ساردیەک لە بینی دوو خێزانە ئەتوانم بڵێم بە یەک ڕیسپی خۆمان بە یەک ڕیسپی خۆمان لە خلالی پێنج دقا چارەسەر دەکرێت. الحەمدولله سپاس بۆ خوای گەورە ئەو شتانەمانە جەنابیشت هەر پرسیارێکە هەیە مرێک باشە ئەگەر ڕێمۆلادی شاءڵڵا کاک حاجی جەنابەت لە چۆنەی بینی لە کۆنا کێشە خێزانەکان چۆن چارەسەرەکرا؟ وڵی کاکفەلا اینی کرد هەر ئەماژەی پێکرد منی هەر وەکو قسەکانی کاکفەلا هەر ئەو قسانەیە نازانم زیاتری پێوەین کەم. باشە من پرسیارێک لێم کرا وەگەڵێ ینی لەگەڵ برایەکی بەڕێزە گفتوگۆمان کرد وتی لە ناو ئێمەیە ژن بە ژن نییە ئەم شتە تا چەنێ ڕاستە؟ بەڵێ نییە لای من نیە. باشە چۆنە ینی شتێ سەیرە؟ دنیە کە نەبێت هەر لە ئەساسە بڕواان پێ نەبووە مەسا لە ئەساسە نەمانێناوە نەبووە ئەمە ئەم ساڵ دنیا وایە و ساڵێکتر بگۆڕین و عادەت تەقالیدی خۆمان بگۆڕین ئەمە نایگۆڕین لە ئەساسەوێ نامانێ ئەمە ژن بەژنی تیان نەبووە گەورە بچووکی تیان نەبوو ئەو شتانە لە هەورامانان نییە ژن بە شیربایی و بە پارە و بە شتێکی وا بە خوێنە درابێن نییە. باشە ئەی فرەژنی دوو ژنی و سێ ژنی و کەمەیە کەم بووە کەم نییە. ئێستا برایە بەڕێز لەو پێشەوە وتی مامۆستا ئێمە ئافرەت بڵێ ماست ڕەشاڵین ڕەشە ئافرەت لای ئێمە وەکو کاکفەلا وتی فەرقی نێرینە و مێنە نییە ئافرەت و پیا و شان بەشانی یەک ئیژەکەن. ئێستا ئیشی مەسەل هەورامان بە زۆری بڵێ باگدادیە شان بەشانی یەکتر ئیژەکەن ئافرەت و پیا و فەرقیان نییە ینی گوێڕایڵی یەکتر ئەکەن کێشەمان نییە کۆمەڵایەتی زۆر باشین هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیمان نییە و ڕێزی ئافرەت دەگرین و ئافرەتەکان احترامی خۆیان نەگرن خۆی مشکیلە و دروستبوون احترام مەسەلەی احترامە کە احترامی خۆی کرد ئافرەتەکە ئەتر کابرا بەرامبەرەکەی ناتوانێت تۆ چۆن چونکە ڕێزگرتن تاگلایەنە نییە ئەمە بەرامبەر بێت بەڵێ بگەڕێ بزانانی ئافرەتێکی خۆمانە ئەبینی پیاسە بکە شتیوان نییە پیاسە ناکە خۆ پیاوەکە نەیوت و مێرە دەرەوە بەس خۆی نایێت خۆی نایە ئاوایە. باشە ئەم سەقافەتە چۆن دروست بووە؟ ئەمە لە ئەساسەوە نامانە ئەمە جێ ئەو شەخانە بووە جێ دینداری بووە جێ ئیمان بووە باشە هەستەکەی مەگەر شتێک لە ئیسرادیان بۆ کردبوون هەر نابێتەن ئێرە شتێکی خراپ دین و دینداری کاریگەری زۆر قوڵی هەبووە لە بەتایبەت لە خانەقاوە بەتەکید ئێمە پەروەردەی ئەم شارۆژکەین ئەوە خانەقای شەریفەیە لێرە هەموو شێخەکانمان بەڕاستی یانی بەڕاستی دڵسۆزی نەکرد ئەوە بێ ئێمە بڵێن وەکو واکەدا یەک ئەوە شێخەوە ئێمە با ڕێزی لێ بگرن ئەمانە بەڵام لە ڕووی دیانەتەکەی شەوە بڵێن زۆر خزمەتی دینی ئیسلامەکەن لە هەموو بارەکانە چ لە هاوکاری خەڵکەکەی چ لە هاوکاری فەقیروەژار چ لە هاوکاری میوانانی خارج دەوروبەر کە دێنە ئێرە ئەوە لەوێ مەطعمێک دانراوە کە ڕۆژانە بێ مقابل ئەوەی دێتە ئێرە پێویستی بەوە نییە سبەینێ بگەڕێ بە دوای ئۆتێلێکا شوێنەکە کە بمێنێتەوە هیچی تیانە دوای ئەوەی ئەگەر لەوێ جێی نەبێتەوە لا ئێمە وەختی خۆی من باوکم قسەی بۆ کردمای وت لە خانەقا ئەمە کە سەلاممانەداوان دەکرد زانین ئینسانی غەریب نییە لەم لاو لە ئەمانە دوای نوێژ کاتی سەلامدانەوە هەر یەکە بۆ خۆی ڕایەکێشایی بردە ماڵەوە ئەیوت با ئەو خزمەتە بۆ من بێ ئەم منافسی ئەو بوو بۆ ئەو ئیشانە مەسەلەی ئافرەتی ژوتت ئەمە لە ڕووی شەرعەکەیشەوە لە ڕۆژ دینەکەیشمانەوە بەڕاستی ئیمانمان پێی نییە قەناعەتیشمان پێی نییە ژن بە ژن و گەورە بە بچووک و ئەو شتانە بە گوناحیە زانین بە تاوان یەزانین بەڕاستی سێژنی دەگمەنە نییە مەگەر چۆنەها بڵێم تر ئەوەی سبحانەڵڵا ئیرادەی خوای تر ئەگینا نییە نان لەوێمان یشتیوە. باشە لێرە کەس بووە دووژنی هەبێت کەم هێناوێتی بەس بە کەمی لەوانە ئەم دێ سێ کەسی تیاابێ ئەو پەڕی دوو باشە ژیانیان چۆنە ئەوان ئەتیادێ وڵا باش لەوانێ بە ڕەزامەندی ژنی یەکەمی ژنی دووەمیشی هێنابێ ئاوایە سەبەبێک بووە هێناوێتی بێ ئەویش بێس باشە کاک حاجی لێرە کە کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوئەدا بۆ نمونە ڕێکاری چارەسەرکردنەکەی چۆنە بۆ نمونە هەر کەسە بۆ خۆیەتی یان
پیا و ماقوڵان و دەمسپیەکان کۆ ئەبنەوە وەکو جاری جاران نا لێرە احترام هەیە هەموو کەس احترام یەکترە گرێ ئێستا دوان لێرەوە شەڕکەن بڵێن بەسە کورە بەسە تاو جیابێتەوە کابرا چکە احترامی منەگرێ احترام ڕیسپیەکە کرێ شتیوان نییە لەسەر دۆنبێ پێ شەش کەس بکوژرێ شتیوان نییە لێرە ئەو شتە نییە دێترەوە خۆتانە بینن هەموو کەناڵەکان لە بەردەمتان ئازانن خۆ ئێستا مراوێک بکوژرێ لە دیجی لێرە ئەزانی ئەڵێن ئەتق هەمووی لە بەرچاوتان ئەو مدیری شۆرتۆ مدیر و ئاسایشانیان لێرە داوامەکەن و خزمەت دەکەن و دوای 2 ساڵ ئەڕۆن دوایی ئەیان بینین لەو خوارە ئەڵێ ئەوەنە ژیانمان بۆ ئێمە لە هەورامان لە بیارە و هەورامان داوامەوەی بێقڕە و کێشە بوو نە داوا و نەوەرە و بگرە و بڕە و ئەوە نەبوو لەخوا بە زیاد بێ ئێمەش زۆر سوپاسی جەنابتانەکەین خۆشحاڵ بووین بە بینینی جەنابتان ئەم ئەزمونەمان پێکەوە وەگەڵێ تاقی کردەوە حەزەکەین هەمان ئەم دیمەنە بگوازینەوە بۆ خەڵکی تر بۆ ئینشاءالله ئەم سەقافەتە لە ناو خەڵکا بڵاو بێتەوە ڕێزگرتن لە ئافرەت تەبایی نێوان ژن و پیا و زۆر تەلاق نەخواردن چکۆ سەقافەتێکی ناشرینە بەڕاستی پیاوی وا هەیە خۆی بە پیاو دانانێ ئەڵێ ئەگە تەلاق نەخۆم ینی نیشانەی پیاوەتیە لەلای بەڕاستی ینی پێویستەکە بکرێتە عیبە وەکو جەنابەت وتت خی گەورە هەیە سوێندی لەسەر خۆی تەلاقیانی چی بەڕاستیانە تەلاقیانی چی تەلاق عەقدێکە لە بینی ئەو ژن و پیاوە خی گەورە داینەوە دروستیەکەی بۆ حەڵاڵی ئەو ژن و مێردە ئەگینە باوەڕ بێتە دوایی تەلاق خواردن یانە سوێن تەرک پێ خی گەورە هەیە تۆ من ئەگەر وتم بەخوا تۆ باوەڕت پێ نەکردم خۆت هەر قسەیش جوابیش نادەمەوە ڕاستە تەلاقیانێکی تەلاق لای ئەمە شتێکە و مەفعولی نامێنێت ئینشاءالله هیوادارین ئەم قسانە بکرێتە کردار و بە کردار ئینشاءالله جێبەجێ بکرێ خوای پەروەردگار هەتا ئێستا پاراستومانە ئەتر خوا ئینشاءالله خوا گەورەیە ئەگە تووشمان نەکەن و ئەم سەقافەتمان پێ نەگۆڕن ئەتر وەکو من بڕوام وایە بە پەروەردە بکرێن پێم وایە وەڵا الحەمدولله ئێستا هەموو بیرێتە ئەمێنێتەوە گەنجەکانیش زۆر ڕێک و پێکن گەنجەکانیش ڕێک و پێکن گەنجی پێگەیشتووی عاقلی لەخوا بەزیاد ئەخاوە نەتیجەی پەروەردەی گەنجی ئاوا ئەوە ئێستا دوای نوێژی عەسر هەموو لە جەماعەتن ئەوانە یاخوا خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنتانەوە ئێمە زۆر خۆشحاڵ بووین دەستی هەموو لایەک خۆش بێ بەڕێزان ئێمە قسە و باسی زۆرمان کرد لە ئەم دانیشتنە خۆشەیە زۆر خۆشحاڵ بووم بە ناسینی ئەم مامە بەڕێزانە کەسی ترمان ماوە وەری ئەگرین و لە خزمەتتانە ئینشاڵڵا لەگەڵمانە بمێنەوە فەرموو هەر یەکێک لە ئێمە کە سەردانی بیارە ئەکا بە بێ گومان بە بەردەمی چێشتخانەیە کاڕەتە بێ ئەم چێشتخانەیە ئافرەتێکی بوێر بەڕێوەی ئەبا ئێمە بەڕاستی لێرەوە ڕەت بووین و بینیمان حەزمان کرد لێدوانی ئەویش وەرگرین لەبەر ئەوەی بابەتەکەمان پەیوەستە بە توندوتیژی کۆمەڵایەتیەوە یان کێشە کۆمەڵایەتیەکان بەگشتی و بە تایبەتیتر لە دەڤەری هەورامانە وەگوتراوە کێشە کۆمەڵایەتیەکان لێرە زۆر کەمە سوپاس بۆخوا ئێستا شێنە لای ڕووناخان سلام علیکم زۆر خۆشحاڵ بووین بە ئەم دەرفەتە ویستم بپرسم لە جەنابەت کە ئێستا جەنابەتمان بینی زۆر خۆشحاڵ بووم کە شوێنێکی ئاوا بەڕێوە ئەبەی هۆکار چییە لە ناو هەورامەکانە کێشەی کۆمەڵایەتی کەمترە سواز بۆخوا خۆی هەورامان شوێنێکی هەمیشە ینی عسابێکی ساردی هەیە شوێنێکی سروشتێکی جوانی هەیە ئەتر ئەو خەڵکانش کە لە ناو هەورامانە ئەژی هەمیشە میانڕەون مرۆڤ بە میانڕەوەکانیش ئەوەنە تونوتیژی ناکەن لە ناو خێزانە کۆمەلگای هەورامانیش خۆشەویستێکی پتەو هەیە لە ناو خێزانەکانە ئەیتر ئەو کەسانەی کە بە خۆشەویستیش زەواج بکەن یام خۆشەویستیان هەبێت لە ناو خێزانەکانیان زۆبر و زۆریان نییە بۆ کچەکانیان بۆ ژنەکانیان بە خوشکەکانیان باشە کاریگەری دین لە ئەم دەڤەرەیە بەڵێ مەسواز بۆ خوا فەزڵی خوا زۆر زۆرە لە سەرمان ئێمە دینمان زۆر باشە ڕێزی پیاوان چۆنە لەگەڵ پیاو لە لای ئێمە پیرۆزە
پیاو لە خێزانی ئێمە پیرۆزی هەیە. باشە پیاوەکان ڕێزی ئافرەتەکان نەگرن؟ تەبعان ئەگەر نەگرن ینی کۆمەلگا وای لێ نایە سپاس بۆ خوایانی کۆمەلگای هەورامی لەنا هەموو کۆمەلگایەکانە دیارە خۆشەویستێکی پتە و لەنا خێزانەکانیانە هەیە لەخوا بەزیا بێ ژن پێگە و مەکانی خۆی هەیە و پیاویش کە قوسیەتێکی هەیە لە ناو خێزانەکانمانە. باشە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان جاران ئاسانتر بوویان ئێستاکە بەراوردی بکەین لەگەڵ ئێستەیە؟ وەڵی ئێستا ئێمە توانین ینی چارەسەر زانی چییە من بمبورن کە ئێساڵێم ینی من هەمیشە لە ناو دینە ژیاوە مەبستمەوە نییە بۆ بەڕێستانە و قسانە بکەم بەس کەمی دین لە ناو کۆمەلگاکانە وای کردووە هەمیشە خێزانەکان هەڵبوەشێنێتەوە. دین پتە بێ لە ناو خێزانە هەرگیز هیچ ناڕەحەتێک نابینێ تون و تیژی نابینێ. بەڕاستی وای لێ هاتووە منە بێدینی لە ناو کۆمەلگاکانە هەیە خێزانەکان هەمووی بۆ هەڵوەشاوێ یان دوو ڕۆژە شووی کردووە دوای دوو ڕۆژەکە تەلاقەدرێ دوو ڕۆژە جنیە ناو تۆ نابێ بەرنمەیەکی زەواجە دەبێ هەبێ ئینسان کە کاتێ دەستی کرد بە زەواجکردن بەرنمەیەکی جوانیە بێ ینی بەرنمێکی جوانی داڕشتە بێ کێ ئەهێنێ کێ بێتە خاوەنی کێ ئەێنێتە ماڵەکەی ینی نازانوێت ترە و شتانەوەی لێ هاتووە سەر لە 170 زیاتری ڕژەی تەلاق زۆر ئەو خەڵکانی کە تووشی کێشەی کۆمەڵایەتیە بن بێ بەرنامە بوونە لە کاتی زەواجوەڵا بێ بەرنامەن و بێدینیشن لە لای من وایە شەرت نییە بێدین بن مەسەن خوانە ناسن لەوەیە لە دین دوور بن ئەڵێ مسلمانە بەڵام بێدینیانی ماوە بەسەمەوە نییە ئینسان کە دینی هەبوو بیری جوانە هەمیشە ئیتۆ خوات پەرست پێویست ناکایی سێر کۆمەڵێشت هەیە بیکەی عشقێکی جوانت بۆ خوددا هەبێ هەمیشە ڕێگەیەکی جوانت پیشانەدا بە زوامان لێ هاتووە ئەمەنە پەرز و بڵاوین نەدینمان دینە نە کۆمەڵایەتیمان کۆمەڵایەتیە نە خێزانمان خێزانە. بەڕاستی سپاس بۆ خواتە ئێستا لە ناو کۆمەلگای ئەورامیە لە سەتانەوەتی ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە هەم لە ڕووی دینەوە دینمان باشە هەم لە ڕووی کەساتیەوە کۆمەلگایەکی باشمان هەیە ینی خۆشەویستێکی پتە و لە ناو خێزانەکانمان هەیە و سپاس بۆ خوش تا ئێستا ژن بە ژنمانیە گەورە بە بچووکمانیە تەلاقدانمان کەمە سەر بە هەبێمان کەمە دووشنەمان کەمە ئەمە زۆر باشە بۆ لەخوا بەزیاد ئێمە سپاسی جنابتانەکەین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر خۆشحاڵ بووین بە دیداری جنابتان دوعای خێرمان بۆ بکەن ئینشاڵڵا ئێمەش دوعای خێرتان بۆ بکەین دوعا بە هەموو کەسێکمان خۆی گەورە هەمیشە پایەدارمان بکە فەزلی خواب لەسەرمان زیاد بکە خۆی گەورە هەمیشە پشت و پەنای هەموو مرۆڤێکی زۆر سپاس دووبارە سەربەرز بنیاخوا. بەڕێزان بەم جۆرەش هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەی ئەم جارەمان هێشتا لە بیارە ماوینەتەوە بەڵام زۆر گرنگە ئاماژە بە چەند خاڵێک بکەین. زۆربەی زۆرمان تووشی کێشەی کۆمەڵایەتی بووین بە تایبەت کێشە خێزانیەکان هیچ ماڵێک نییە کێشەی تیانە بێت ئەمە حەقیقەتێکە ئەتوانین دانی پیاە بنین لە هەموو شوێنێک لەسەر ئەم زەویەیە کێشەی خێزانی هەیە و کێشەی کۆمەڵایەتی هەرڕوو ئەدا بەڵام گرنگەکە ئەوەیە ئێمە بزانین چۆن چارەسەری ئەو کێشە کۆمەڵایەتیانە بکەین ینی حەلی بۆ بدۆزینەوە بەڕێوبەرێکی باش بین بۆ چارەسەری کێشە خێزانیەکان. جا ئێمە کە هاتینە ئەم دەڤەرەوە وەکو بیستراوە وەکو ئامارکە بوونی هەیە کەمترین کێشەی خێزانی لە دەڤەری هەورامانە هەیە و بە تایبەت لە ڕووی ژن و ژنخوازی و تەلاق و جیابوونەوەی تاکەکان لە یەکتر یان ژن کوشتن یان تونند و تیژی دژی ژن یان دژی پیاو لێرەیە نەوعەنما کەمترە ئەتوانین بڵین دەڤەرەکە کەمترە سوپاس بۆخوا بەڵام ویستمان بزانین هۆکارەکانی چییە چی وای کردووە ئەم خەڵکە لێرە ئاوا بە تەبایی بژی ئێستا لەوەیە گەورەکان بڵێن بێت چاوانی بن ئێمە شەڵێن بێت چاوانی بن
نامانەوێ چاو نفوس لێیان بدا بەڵام ئەمانەوێ ئەزمموی ئەو بەڕێزانە نەقلکەین بیگوازینەوە بۆ هەموو کوردستان پێیان بڵین وەکو هەورامیەکان بن ڕێز لە ژن ئەگرێت و ڕێز لە خۆی ئەگرێ ڕێز لە تاکەکانی تر ئەگرێ و لەگەڵ ئەوەشا کەمترین ڕێژەی کوشتن لەم دەڤەرەیە هەیە کە ئادێتە بابەتی کوشتن ئیتر ینی سڕینەوەی ئینسانێکی تر و لە کۆمەڵێک لە شوێنەکانی ترکە ئێمە بینین لە عێراقا هەر خوێنی ئینسان وەکو ئاو خواردنەوە وایە کە ئەما ببێ بە خەتی سوور لە لای ئێمە بێ بە هێڵێک نەبەزێندرێ و ئەزمموی کەسانی تریش بەڕاستی لەم بوارە کۆمەڵایەتیەیە بتوانین جێبەجێ بکەین یان تەطبیقی بکەین لەگەڵ ژیانی خۆمانە لەگەڵ ماڵ و مناڵی خۆمانە ئێمە لێرە ئەزمموی مامە حاجەکانمان تاقی کردەوە و گوێبیستیان بووین باسی سەردەمی خۆیانیان نەکرد ینی کۆمەڵی بابەتێکی لە گەورەکانەوە فێرە بین کەواتە گرنگە گەورەکان پێی بەوە برن وەکو پەروەردە فێری گچکەکان بکەن ئەمە یەک خاڵی دووەم باسی دینیان کرد باسی دینداریان کرد چکە ئەم دەڤەرە خانەقای لێ بۆ خانەقای بیارە شێخانی تەریقەتی هەبووە مزگەوت و فەقێ و مەدرسە و دەرس و دەور و ئەو بابەتانەی تیابووە وای کردووە لایەنە کۆمەڵایەتیەکەی خەڵکی ئەم دەڤەرە زۆر پتە بووە ینی یەکێک لەو خاڵانەی کە وای کردووە ئەم خەڵکە بە تەبای بژین بریتی بۆ لە دین ینی ئێستاکەش کاتێک کە کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوئەدا یەکەم کەس پەنای بۆ ئەبن مامۆسای ئاینیە مزگەوتە خانەقایە لایەنە دینیەکەیە لایەنە شەرعیەکەیە بۆیە زۆر گرنگە پابندبوونمان بە دینەوە گەنجەکانمان گەڕانەوەیان بۆ دین کاتێک کە هاوسەرگیری ئەەکەی بزانە چۆن هاوسەرگیری ئەەکەی بزانە چ کەسێکەکەی تا هاوسەری خۆت لە ڕووە دینیەکەەوە چۆنە هەم لە ژن هەم لە پیاو پێویستەکە حیساب بۆ لایەنی دینی بکەیت بۆ ئەوەی دوجار ئەگەر تووشی کێشەیەکی کۆمەڵایەتی هاتی ئەم کەسە نەڵێ من ئاعتراف بە مامۆسای ئاینی ناکەم نەڵێ دین چییە ینی ئەوەی کە لە لای شتێکی لاوەکی بێ بریتی بێ لە دین نە کاتێک گەنجێک دێتە داوای ئافرەتێک گەنجێکی دیندار کاڵێن دیندارە چونکە حیساب بۆ دینەکە چونکە ئەگەر بەڕاستی دیندار بێ ها ینی وابێ کە دین لە ژیان یا لە خوڕەوشتیا ڕەنجی دابێتەوە کاتێک کە تووشی کێشەیەکە بێ ئەم پیاوە زوڵم لەو ئافرەتە ناکە ئەو ئافرەتە زوڵم لەو پیاوە ناکە بۆ لەبەرەوەی لە خوا ئاترسێ بۆ لەبەرەوەی مراقبەی خوای لە دڵایە کۆمەڵێ بابەتی ترکە لە دینا باسکراوە ئەم دوو کەسە حیسابی بۆکەن ئیسە کەسێک ناکوژێ بۆ ئەڵێ وڵا لە خوا ئاترسم دین وای لی کردووە ئەو کەسە نەکوژێ دین وای لی کردووە ئەو کەسە لێبوردە بێ بەرامبەری دین وای لی کردووە کێشە کۆمەڵایەتیەکان وەگەڵێ لە لای خۆیان بکوژن و بچوشی بکەنەوە بەدەر لەوەی کە گەورەی کەنەوە بەداخەوە ئێمە کەسانێکمان هەیە لە جیاتیەوەی کێشەکان بچوو بکەنەوە هەوڵی گەورەکردنەوەی کێشەکانەدەن من لێرەیە هاتمە کۆتایی بەرنامەکەم تا بەرنمەیەکی تر و باسکردنی ئەڵلقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.